یەکێتی تۆپی کوردستان لەگەڵ نوێنەریانەکان کۆبوویەوە بڕیاری قورسکردنی سزاکانی دەرکرد. ئەمڕۆژ لەگەر نوێنەری یانەکان دانیشتین نزیکەی کاتژمێر و نیوە دوو کاتژمێر لەگەریان گفتوگۆمان لەگەریان کردن بۆەوەی بە هەموو لایەکمان ڕێگە چارەسەرێکی گونجاو بدۆزینەوە بۆی ئەم کێشانە لە یاریگایەکان ڕوو نەداتن. ئەوانیش هەرداوایان کرد و کە سزایەکان زۆر تونتر بکرێتەوە. بۆ ئێستا لە ژوورەوە بڕیارماندا سزاکان زۆر تونتر بکرێتەوە. بۆ نمونە لە هەموو جار یاریزانێک لە یاریەک دەردەکرا دەرێ لەسەر هەڵس و کەوتی ناوەرزشی لە ڕۆحی جانی وەرزشی دەدەچوو یەک یاری ڕادەگیرا و 150,000 غەرامە دەکرا. ئێستا بۆ 500,000 غەرامە و سێ یاریش دوور دەخرێتەوە بێزگە لە یارێکی خۆی. ئستافی ڕاهێنەر و بەخوارەوە یاری دەدەر و ڕاهێنەری گۆڵچیان و معالج و هەمووی ئەوانەی لە ستافەکەنە و هەر یاریەک دەربکرێت پێشتر یەک یاری بوو بۆ 5 یاری ناتوانانی لە یاریگە ئامادەبی و 150,000 غەرامە بوو بۆ 1 ملیۆن دینار غەرامە و سەرپرشتیاری تیپیش بەسەر هەر هۆکارێک لە یاریگا دەربکرێتە دەرێ لەسەر هەڵس و کەوتی ناوەرزشی بە پێی راپۆرتی سەرپرشتیار و ناوبەجیوان ئەو سەرپرشتیارش لە خولی کوردستان دوو دەخرێتەوە بڕی 2 ملیۆن دیناریش غەرامە دەکرێت و غەرامەی جەماوەریش لە 1 ملیۆن دینار بۆ 10 ملیۆن دینار. یەکێتی تۆپی کوردستان بڕیاریدا لە 1 ملیۆن بۆ هەیە تا 10 ملیۆن دینار ئەو جەماوەرە غەرامە بکرێت. و یەکێت تۆپی کوردستان بڕیاریدا بۆ هەیە هەر جەماوەری هەریانەیەک کێشەیەک بنوێتەوە کە جێگای ناڕەحەتی وەرزشی کوردستان بی. یەکێتی تۆپی کوردستان بە واژوی هەردەمان بڕیارماندا ئەو یانەیە دابەزێنین بۆ خولی پلەیەکانی کوردستان. تێکرای غەرامەکان یانەوی بەشداربوو لە خولی نایابی کوردستان بەرپرسن لە پێدانی پارەکە لەسەر یانەکەی و هەر یاریزانێک تووشی سزا بێت ڕاهێنەر بێت سەرپرشتیار بێت جەماوەری یانە بێت. هەروە بڕیارمان دەبە زووتری وەقت لێژنەیەکیش پێک بێنرێت لەسەر ڕووداوەکە یانەی پێشمەرگە دەربەندی خان کە بە زووترین کات لە بەیانیەوە سەردانی دەربەندی خان بکرێ و سەردانی بەڕێوەبەرایەتی چالاکی مەدەنیەکانی شاری سلێمانی بکرێ بۆەوەی لە نێزیکەوە وردەکاریەکە جوان بڕون بوونەکی باشمانەوی تاکو هەر لایەنێک کەمتەرخەمبی سزاش لەگەرە بەرامبەر بەو کەسانەش وەربژرێوی ئەو کارایان کردێت. بڕیاریشمانە ڕۆژی سێشەممە خولی پلە نایابەکانی کوردستان دەست پێ بکرد.